وانەیەکی تر دەست پێ دەکەین لەبارەی لێکدانەوەی گفتوگۆی گۆرگیاسەوە بەل لەوەی ئەم بچینە ناو بابەتی ئەم وانەیە ئەو مەقطعی کۆتایی کە پێشتر کۆتاییمان پیانەوانەکەی پێشومان پێ کۆتایی پێێنە هەوڵ دەدەین ئەندێ لەگەڵ یابڕۆین و دواتر بچینە سەر بابەتی وانەی ئەم وانەیە کە هەیە کە لەبارەیەوەیە وتاربێژی و گفتوگۆ چین ئەمانە جیاوازیان چییە؟ تەوان لەوانەکەی پێشوو باسی ئەومان کرد کە لە ڕێگەی هەرا و پەرەگرافەی کە ئێستا زیاتر لەگەڵیا دەڕۆین باسی ئەومان کرد کە پرسیارکردن بە چییە جیاوازە داخوازێکی هەیە وەڵامێک دەخوازێت جیاوازە لە وەڵامەی کە پرسیارکردن بە چۆن دەیخوازێت و ئەومان ڕۆشن کردەوە کە چۆن چییە و ینی ئەو بوارەی چۆن دروستی دەکا کامەیە و ئەو بوارەی چی دروستی دەکا کامەیە. ئێستاش بە پەرەگرافەکە بخوێنینەوە بزانین کێشە لەو وتارەی کە پۆلس دەیدا لە وەڵامی ئەو پرسیارەی کە بە چییە پرسیار کراوە لەبارەیەوەی ئیشەکەی گۆرگیاس چییە چی تایە ئەمە بۆ وتارە بۆچی ئەمە گفتوگۆ نییە. دەڵێ پۆلس دەڵێ خێرەفۆنی ئازیز خەڵکی لە ڕێگەی ڕاهێنانەوە لە هونەری هونەرە جۆرا و جۆرەکاندا دەبێتە خاوەنی ئەزمون. مەبەست لەوەیە کە ئینسان کاتێ دێت خۆی لەسەر پیشەیەک ڕادەهێنێ شارەزایی لەو پیشە پیا دەکە ینی دەبێتە خاوەنی شارەزاییەک لە شتێکە لە ئیشەکە. هەڵێ سەرچاوەی هەموو هونەرەکانیش ئەزمونە خۆی سەرچاوەی پەیدابوونی هونەرەکان ڕاهێنانە خۆت ڕادەیەنی لەسەر ئەو هونەرە تەمرین دەکەیت بەو تەمرینە کە دەیکەیت چی دەبێ ئەو سیستەما لە ناوتا دەچەسپێت کە تۆ دواتر ئەو کارەی پێ دەکەیت. بۆ نمونە دارتاشێک کە کورسی دروست دەکا گیانەوەی نانەدا خەو دەرگاوشانە باو دەنگە نەزانێت دارتاشێک کە دێت کورسیەک دروست ینی ئەو شانە دروست دەکا کە لە تەختە دروستی دەکا ئەم دارتاشە یەکەم جار دەبێت چی بکە دەبێت دەست و پلی ڕابێنێ لەگەڵ چیە لەگەڵ ئیشەکە و دەبێ ئەو مۆدێلانەی کە هەیە ینی خۆی ڕابێنێ لەسەریان وە بیان کاتەوە دووپاتیان کاتەوە هەر بێت بە تەختە کورسی دروست کە هاتا چی لێ دێ یا شتەکانی تر دروست کاتاوەکو دەتوانێت بتوانێت ئەو سەلیقەیە پەیاکە کە شتی تر هاتە بەردەمی وێنەکەی کەوتە بەرچاوی بتوانێت لە تەختەکە ئەو وێنەیە دەربێنێ. کاتێک ئەمە چەسپا لە لای ئەم سەلیقەیە ینی ئەمە بوو بە مەلەکە لە لای بوو بە توانست لە لای ئەو کاتەی تر هەرچی بۆ بێنی ئەو ئیشەکەی و فۆرمە دەدا بۆ شتە و ئەو شتت بۆ دروست دەکات. ئەزمون لێرە وتراوە ئەزمون چونکە بەڕاستی دەقیق شتەکانی نەوتووە ئەمە تەبان مەلەکەیە کە پەیا دەبێت لە توە لە ڕێگەی ڕاهێنانەوە کە ئەم ڕاهێنانە دەکەی ئەو شارەزاییە لە ناوتا دروست دەبێت ینی شارەزات دەبین لە دروستکردنی فلانە شتە. ئەو دەڵێ چی؟ دەڵێ سەرچاوی هونەرەکان ئەزمونە تەبان ئەزمونیش خۆی چییە ئەساسەکەی ڕاهێنانە ینی دەبێت و خۆت ڕابێنی تا ئەو ئینە پەیاکە ئەو شارەزاییە ئەو لێهاتوویە پەیداکەی لەو کارە. دواییش دێ چیمان بۆ دەکات ینی
دێ وەسفێکی وتاربێژیمان بۆ دەکا و دەچێتە ناو هوەرەوە هوەرەکانەوە لە هوەرەکانەوە دێتەوە بۆ ئەوەی شوێنی وتاربێژی تهدید کا لە ناو هوەرەکانی ترا. جا لێرەشا هیچمان پێ ناڵێ لەبارەی ئەوەوە کە هوەرەکە چییە؟ بەس وەسفی دەکات، یعنی پۆلێنکاری دەکات، بەراورد دەکات، مۆزوعی پۆلێنکردن و پۆلێنکردنی شتەکان بۆ فلان و بۆ فلان و بەراوردکردنیان دروستکردنی بەراورد و ئەمانە لە بینیانە و قسەکردن لەبارەی ئەوە شتێک خراپە شتێک چاکە، ئەمانە هەمووی ئیشی وتاربێژی، یعنی وتاربێژی دەبێت ئیلانا بە بەراورد و بە کۆمەڵێ وەسائل هەیە دەتوانێت چی بکە وتەکانی خۆی لەبارەی شتێکەوە بەرەم بێنێت. جا ئەمیش هاتووە ئەوەی کردووە، هاتووە بۆ خۆی پێناسەی ئینی کردووە، هوەری کردووە و هوەری هێناوە دەڵێ ئەمە بۆ ژیان پێویستە، چونکە ژیان بەبێ هوەر بەبێ زانینی ئیشێک ئەگەر تۆ ئیشەکرد نەبێ ئەوە و کاتە ژیانت دەکەوێتە دەست ڕێکەوت ئەگەر ژیانت بە پێی ئەو ئەزمون و زانینەی کە پێیات کردووە لە پیشەیەکە لە ئیشێکدا بچێ بەڕێوە ئەو کاتە تۆ ژیانت ینی بەڕێکەوت ناڕوا بەڕێوە ناکەویتە دەست ڕێکەوت و شانس شت بواڵکەوێ ئەو کاتە تۆ ئیشێکت هەیە لە ڕێگەی ئەو شەوە دەتوانی خۆت بژێنی. یعنی لێرە مۆزوعی ژیان لە ڕاستیە گوزەرانە، یعنی هەر لێرەوە باسکە لە باز لە ژیان دەکرێت باسی ئەوە دەکرێت کە چۆن من ژیانم بڕوا بەڕێوە و چۆن ئەو شتانەی کە پێداویستیم پێیان کەم وە شتەکەی بردوێتەوە ئەوێ. دوایەوە لەسەر ئەم ئەساسە دەڵێ چی؟ دەڵێ هوەرەکانیش جۆرا و جۆرن، ئەو هوەرانەی کە خەڵک فێریان دەبێت، بۆ نمونە پزیشکیە، وەرشەوانیە، ئەوەیە کە لە دادگا تۆ دەبیتە محامی، ئەوەی کە ئێستا ئەوەی کە لە زانکۆکانە هەیە و هەریەکە لەوانە وەکو کەسێکی پیشەیی تۆ ئەندەکە دامادە دەکات. تاوان ئەمەکۆ وایە بڵێ ئەگەر تۆ شەهادەت نەبێ شەهادەیەکی زانکۆ شەهادەیەکی پیشەیت نەبێ بڕوانامەیەکی پیشەیی ئەوە تۆ ژیانە دەکەوێتە دەستڕێکەوت لەبەرەوەی مستەقبەلی تۆ عیبارەتە لە خوێندن لە شەهادەکەت وەکو شتانی کە ئێمەی پێ تەڵقین کراوە ینی هەر لە سەرەتاوە. ئەمیش دێت ئەم تەسەورە گشتیە کە هەیە دەیهێنێتە ناو باسەکەوە بۆ ئەوەی دواتر لە ڕێگەی ئەمەوە پێمان بڵێ گۆرگیاس چییە و تۆ دەبێت چۆن مامەڵەی لەگەڵ کەی سکورات، یعنی وەسفی گۆرگیاس دەکات لە ڕێگەی ئەمەوە. تەمان دەڵێ دوای ئەوەکەوە ساق دەکاتەوە یەکەم جار هەر کەسێ پیشەیەکی نەبێ ئەوە ژیانی دەکەوێتە دەست ڕێکەوت و دوای ئەوەش دێت دەڵێ هوەرەکان ها ئەمە یەکێک لەو ئیشانەی کە دەیکا دیاریکردنی هوەرەکەیە، ئەڵێ هوەرەکە ئاوایە هوەر ئەزمونە، هەر کەس ئەزمونیشی نەبێ ئیتر یەکسەر دەکاتە عیلەتی چی؟ عیلەتێک بۆ ژیانی باش و ژیانی خراپ. ژیانی خراپەوەیە کە دەکەویتە دەست ڕێکەوت و سەر و بری خۆت نازانی کێوە بڕۆیت و چی بکەیت و چی نەکەیت، بەڵام ئەوەی کە ئیشێکی هەیە دەزانێت چی دەکا و بەرچاوی ڕوونە و ڕۆژانە دەچێتە سەر ئیشەکەی و دەگەڕێتەوە. دوای ئەوە دێت دەڵێ چی؟ دەڵێ هوەرەکان جۆرا و جۆرن. ئەو کەسانش کە دێن ئەو مرۆڤانە ئەو هوەرانە هەڵدەبژێرن بە هوەرەکە تۆ دەزانی ئەو کەسە باشترینە یانە کێ باشترە لە کێ. هەر هوەرێک کە ئەو کەسە هەڵی دەبژێرێ بە هوەرەکە دەزانی ئەم کەسە باشترە لەویتر یا باشتر نییە یا کەمتر باشە لەو. ئەلێرەوە بەراورد دروست دەکات لە نێوان هوەرەکانە و پلەبەندی دەکات ئەو مۆزوعی هەرەمیەتە کە ئیتر ئەوە شەر جارێکی تر لە مۆزوعی وتاردان دێتە پێشەوە چی بەرزترە چی چاکترە ئەم پلەی بەراوردەی کە هەیە. ئەمە ئەو شتانەن کە وتاربێژی قسەیان پێ دەکات، ئەو وەسیلانن دەمەنەمانە زۆر جیاوازن لە وەسیلەکانی لۆجیک کە تایە گفت و گۆڕ و دەدا نەک وتاربێژی. تەبانە وەسایلانی لۆجیک قسەیان پێ دەکات ئەوەیە کە ئەرستۆ لە ینی لەو کاتیگۆریانە باسی دەکات دە کاتیگۆریەکە و پێی ئەم دە کاتیگۆریە و بە پێی ئەو قیاسەی کە دواتر باسی دەکات دوای کاتیگۆریەکان باسی دەستەواژەکان دەکات، دوای دەستەواژەکان باسی پێوانەکاری دەکات، پێوانەکاری بە لۆجیک. ئێستا ئەمە پێوانەکاری تایە بەس پێوانەکردنەکەی هیچ ئەساسێکی نییە.
سیرکەن ئێستا ئەو دیێل لە ڕێگەی هونەرەکانەوە ئەڵێ باشترین کەسەکان باشترینی هونەرەکان هەڵدەبژێرن. یعنی لێرا تۆ نازانی هونەرەکە کەسەکە قیاسە بۆ ئەوەی کەسەکە باشترین بێ یا کەسەکە باشی کەسەکە قیاسە بۆ ئەوەی هونەرەکە باشترین بێت. فەرزان ئێمە دەڵێن هەر ئەو دەڵێ گۆرگیاز باشترینی کەسەکانە بۆیە هونەرەکەشی باشترینی هونەرەکانە. یعنی قیاس بۆ ئەوەی پێوانە ئەوەی کە کراوەتە پێوانە بۆ ئەوەی کە ئەم هونەرە باشترینە چییە؟ گۆرگیاسە. بەڵام ئەلێرا ئەوە دروست دەبێت کێ دەڵێ گۆرگیاز باشترینە بە پێی چی گۆرگیاز باشترینە تا بڵین هونەرەکەشی باشترینە. ئەم بنەمایە کە دەبێت ئێمە لە ڕێگەیەوە ئەوە دیاریکەین کە گۆرگیاز باشترینە، یعنی کە ئەوەی کە گۆرگیاز دەکاتە باشترین کەس دەبێت ئەمە هەبێت تاوەکو ئێمە بتوانین بڵێن گۆرگیاز باشترین کەسە و مادام گۆرگیازیش ئەو هونەرە اختیار کردووە کەواتە ئەو هونەرە باشترینی هونەرەکان. بە ئەم بنەمایە بزرە. وە لێرەوە کاتێ لە وتاربێژیە ئێمە دەزانین بەردەوام چییە؟ بەردەوام شتانەگەیە بە شێوەیەکی بەدیهی نیشان دەدرێن و ئەو عەقڵە عامە وەکو بەدیهیە وەریان دەگرێت و دواتر ناچێ بە شوێنیانە کە وەکو بەدیهیە وەرگیران وەکو بەڵگەنەویس ئەو کاتە شتێکی تری لەسەر بینا دەکرێت و حکم دەدرێت لەسەر ئەو شتە. ئێستا بۆ نمونە گۆرگیاز باشترینە. لە کێوە باشترینە؟ بە پێی چی؟ بە پێی هیچیش دیار نییە. دوایەوەی کە باشترینە مادام ئەو هونەرەشی هەڵبژاردووە کەواتە هونەرەکەی باشترینە. ئەی هونەرەکە خۆی چییە؟ پرسیاری چیە لێرە دروست دەبێت؟ وەڵام نییە. ئەمە ئەوەیە کە لێرەوە تۆ کۆمەڵە شت حەسەبە ینی وێنەیەکی جوان چۆن دروستی دەکەیت دروستی بکە. گرنگە وەیە وێنەیەکی جوان دروستکەیت و ئەم وێنە جوانە بتوانی نیشان بدەی و دەوروبەرەکەت قەنەعات پێبێنی لەسەری. ئیتر کاتێک ئێستا ئەلێرەوە ئەم پەرەگرافەی کە ئەم وتارە یعنی ئەمە بەشێکە لە خیتاب لە وتارێکە ئەم وتارەی کە پۆلس دەیدا لەبارەی گۆرگیاسەوە ئێمە لە چەند لایەکەوە دەتوانین پرسیاری لێ بکەین، ینی شتی ناڕوونی تایە وە شتەکان ڕوونی. بۆچی؟ چونکە لەسەر بنەمایەکە و بنەمایی کە شتەکانی لەسەردا دەمەزێنێ بنەمایەکی ڕاستەقینە نییە وەکو بەدیهیە مامەڵە لەگەڵ شتانێک دەکا شتێک بە بەدیهی دادەنێ بە بەڵگەنەویس دادەنێ و شتێکی تری لەسەر بینا دەکات. ئێستا لێرە ئەوەی بەدیهیە ئەوەیە دەڵێت گۆرگیاز باشترینیانە باشترین کەسەکانی. گۆرگیاز باشترینی کەسەکانە لەسەر چ بنەمایەک؟ ئەمە کراوەتە بەڵگەنەویس. یعنی تۆ بەبێ ئەوەی هیچ تەحقیقێ بکەی لەوەی ئەرێ گۆرگیاز باشترینە دەبێەوە قبولکەی گۆرگیاز باشترینە تاوەکو بزانی کە هونەرەکەشی باشترین هونەرە. یعنی ئەگەر تۆ دان بەوە نەنێ کە گۆرگیاز باشترینە ناتوانانی دانیش بەوە بنی کە هونەرەکەی باشترینی هونەرەکانە. بۆ ئەوەی بتوانین بڵێن هونەرەکەی باشترینی هونەرەکانە دەبێت بتوانین بڵێن گۆرگیاز باشترینی مرۆڤەکان. لەو لاشۆ تۆ دەتوانی هەڵگێڕیتەوە لەبەر ئەوەی ئەمە باشترینی هونەرەکانە گۆرگیاسیشە هونەرەی هەڵبژاردووە کەواتە گۆرگیاز باشترینی کەسەکان. یعنی لێرە دەتوانی دەوران بکەیت ئەم بێنیت بۆ ئەولا ئەو بێنیت بۆ ئەولا. یعنی چی؟ کە ئەم دەورانە ژوویدا ینی بنەمانیە، ینی بنەمانیە لێرە قیاس نییە، لێرە هیچ پێوانەیەک نییە. ئەو دەڵێت گۆرگیاز باشترینی عینەکانە کەسەکانە. لە کێوە باشترینە؟ ئێستا لە مجتەماع ئێمە مەسەلەن لەسەر دوو سێ ئەساس مەسەلەنەکان دیاریەک لێن ئەو وەزیفانێک هەڵەبژێن. یەکەم ئەوەی کە مادەی باش بێت، دووهەم ئەو وەزیفەیە کە ئاسانتر مەسەلمانبوونی کەمتر بێت، مەسەلەن مهندسی یان دکتۆری، ئەمانە لەبەرەوەی کە مادەیان زیاترە بە باشتر لە قەڵەمە درێن. یان کرێکارێک لەگەڵ مۆزەفێکە مۆزەفەکە لەبەرەوەی کەمتر مانوە بێ کرێکارەکە زیاتر مانوە. ئەخر ئەمە پێوانە نییە، ئەمە پێوانە نییە، ئەساسە جیا کراوەتەوە. ئەمە پێوانە نییە. بۆچی؟ چونکە هەندێ هونەر لە هەندێ شوێنە لە ڕووی مادیەوە دەستکەوتێکی زۆرتریانەیە لە هەندێک کاری تر. ئێستا لە ئەوروپا هەندێک لە اختصاص لە سەروی ئەو اختصاسانەوەی لە کاتێک اختصاسی تازەن هونەری تازەن.
ئەمانە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێ لەبەرەوە تۆ ناتوانانی بیکەیتە قیاس. ئەمە تەنها خەیاڵی خەڵکەکەیە، ئەمە تەنها ئەو ڕێکەوتنەیە کە خەڵک لە سەری ڕێکەوتووە وای کردووە کە ئەم هونەرە چاک بێت، یعنی ئاوا بێت پەرەی وەکو بڵێ قیمەتی بەرز بکاتەوە. ئەم قیمەتانە ئەم بەهایانە دەگۆڕێن، لەبەرەوەی بەهای گۆڕاون ناتوانانی بڵێ بنەمایەکەیە لەسەر ئەوە ساسە دەڵێن ئەمە چاکترینە. فەرزەن لە شوێنەکە نەخۆشی زۆر بێ، ئەو کاتە پزیشکی بازاری گەرم دەبێت، بەزیانی ئەوە پزیشکی باشترە لە ئەندازیاری. فەرزەن لە شوێنەکە نەخۆشی کەمترە، کەم هەیە، بەڵام چی خەڵک پێویستی بە خانوبەرە و دروستکردنی شار و ئەمانەیە، ئەو کاتە ئەندازیارەکە نانی دەکەوێتە ڕۆنەوە وەکو دەڵێن. ئەمە ینی ئەوە کە ئیتر ئەمە وەکو بڵێ ئەندازیاری باشترین هونەرە، ناتوانانی بڵێ لەو کاتەشا باشترین هونەرە، دەتوانی بڵێ باشترین هونەرە کە لە ڕێگەیەوە پارە پەیا دەکەین، نەک خۆی باشە. خۆی باشە شتێکە کاتێک کە تۆ وابەستەی دەکەی بە پارە پەیاکردنەوە، ئەوە مۆزوعەکە پارەکەیە، پارەکە بەهایدەوە بە هونەرەکە، لێرەش تۆ لەبارەی هونەرەکەەوە نەدواوی. وە دەکرێت فەرەزەن لەوێ ینی سۆفستاییەکان بازاریان گەرم بوو بێت، ئەویشێک کە دەیکەن ئێتیمامێکی زۆری هەبوو بێ، بەڵام هەر ئەمەش لەوانەیە کەشتی سازێک ئەوەی کە کەشتی دروست دەکا، ئەم کەشتی سازە ئەم ئەندازیاری کەشتیە لەوانەیە لای گریک باکەی زیاتر بوو بێ. ئەم کابرایە کەشتێک دروست دەکا، کەشتیەکە پارەیەکی زۆر بەدەست دێنێ کە ئەم ئێنە بەدەستی نایێنێ. ئەگەر بەپی پارە حساب بکەیت، ئەو بازرگانە نەخوێنەوارەی کە لە وڵاتەکەی ئێمە بازرگانی دەکا و پارەیەکی زۆر بەدەست دێنێ، دەبێ بڵێن ئەمە باشترین هونەرە، و کەسەکەش باشترین مرۆڤە چونکە ئەمەی هەڵبژاردووە. ئەمانە هیچی لۆجیکی نین، ڕاستە سەبەبێکەیە، بەس ئەو سەبەبە لۆجیکی نیە، بەس لێرە سەبەبەکەش نەوتراوە. ئەو ینی لە لاینەکە ئەوەی دیاری نەکردووە بڵێ گۆرگیاس بۆیە باشترینە چونکە گۆرگیاس پارەی زۆرە، چونکە گۆرگیاس پارەی باش پەیدا دەکا بە ئیشەکەی، و ئێمە ناتوانین بڵێن لەبەر ئەوەی فلانە کەس بە ئیشەکەی پارەی زۆر پەیا دەکا کەواتە باشترینی کەسەکانە. ئەمە دەکرێت؟ ئەمە لۆجیکی نییە. ئەمە بڵێ بە منداڵێکیش لا تۆزێ کەسێکە بیر بکاتەوە دەزانێ ئەمە لۆجیکی نییە کاتێک کە تۆ بڵێ ئەم کەسە لەبەر ئەوەی زۆر پارە پەیا دەکا کەواتە باشترینی کەسەکانە. یعنی ئەساسی بنەمای باشی کەسەکان لەسەر ئەساسی پارە پەیداکردن نییە. وە لێرەش ئەو ناڵێ، هیچمان پێ ناڵێ لەبارەی بنەماکەوە مەبەستی چییە لەوەی گۆرگیاس لەسەر چ بنەمایەک بەپی چ بنەمایەک گۆرگیاس باشترینە. ئەمەمان پێ نەوتراوە، ینی هینەکە خوتبەکەی پۆلس ئەمەی تیانە، لەبەر ئەوە ئەمە چییە؟ ئەمە بەدیهیە، بەڵگەنەویستە. ینی گۆرگیاس باشترینی کەسەکانە بەبێ ئەوەی کەس بۆی هەبێ پرسیار بکە لەبارەی ئەوە بۆچی باشترین کەسەکانە، بەپی چی باشترین کەسەکانە، بۆچی فلانی تر باشترینی کەسەکان نەبێت. و ئەم پرسیارە لێرە هەڵدەگیرێ، قەدەغە دەکرێت، چونکە ئەم پرسیارە ئەسەن ئەم بەدیهیە کە ئەو دایناوە کە نابێ پرسیاری لێکەی، بەوەی کە نابێ پرسیاری لێکەی دەبێتە بەدیهی و تۆ دەتوانی ئەوی تری لەسەر بیناکەیت نەتیجەکە بدەی بەدەستەوە بڵێ لەبەر ئەوە گۆرگیاس باشترین کەسەکانە، لەبەر ئەوە ئەو هونەرشی هەڵی بژاردووە چیە؟ باشترین هونەرەکانە. و ئەگەر بێت و تۆ پرسیار لەوە بکەی گۆرگیاس چۆن باشترین کەسەکانە یا بەچی باشترین کەسەکانە، ئەو کاتە تۆ ناتوانێت و نەتیجەیە بدەی بەدەستەوە، لەبەرەوە دەبێت ئەمە وەکو بەدیهیە دابنێتە ئەوی تر بکەیتە ئەنجام. بۆ نمونە من دەڵێم یەک زائید یەک دەکاتە دوو، تۆ نابێت پرسیار لەمە بکەی یەک زائید یەک بۆ دەکاتە دوو، ئەوەنا ناتوانانی بڵێ 4 زائید 4 دەکاتە 8. یعنی شتەکە دەیە بەدیهیە، نابێت پرسیاری لەبارەوە بکرێت. ئەوەی بەڵگەنەویستەکەیە لێرە چییە؟ ئەوەیە کە گۆرگیاس باشترینی کەسەکانە، گۆرگیاس باشترینی کەسەکانە بەبێ ئەوەی ئێمە لەبارەی ئەوە پرسین
چی وای کردووە گۆرگیاز باشترینی کەسەکان بێت. ئەگەر تەبەنم پرسیارەش بکرێ یەکسەر دەڵێ هونەرەکەی وای کردووە باشترینی کەسەکان بێت. ئەی چی وای کردووە هونەرەکە باشترینی هونەرەکان بێت؟ گۆرگیاز وای کردووە هونەرەکە باشترینی، ینی ئەوە باشترینی هونەرەکان بێت. ئەمە وەکو وایە دەڵێ بۆچی ئێمە دیموکراسیەتمان نییە؟ دەڵێ لەبەرەوەی کۆمەلگای مەدەنیمان نییە. ئەی بۆچی کۆمەلگای مەدەنیمان نییە؟ لەبەرەوەی دیموکراسیەت نییە. یعنی ئەم لەف و دەورانە کە تۆ دەتوانی هەر کاتێک بتێوە بیکەیت، کاتێک کە بنەما بزر بوو ئەتر ئەم دەورانە دروست دەبێت. ئەم دەورانەشی تر هەتا بەیانی تۆ کەسێک باسی فەرەزەنگ دەتەوە باسی گرنگی کۆمەلگای مەدەنی بکەیت، دەڵێ کۆمەلگای مەدەنی زۆر گرنگە چونکە ئەگەر کۆمەلگای مەدەنیمان نەبێت دیموکراسیەت هیچمان نییە. یعنی کۆمەلگای مەدەنیت کرد بە ئەساس بۆ وجودی دیموکراسیەت. لە لایەکی ترەوە دەچی باسی دیموکراسیەت دەکەیت، دەڵێ دیموکراسیەت زۆر گرنگە، ئەگەر دیموکراسیەت نەبێت کۆمەلگای مەدەنی دروست نابێت. یعنی لێرە ئەم دێنیت بۆ ئەو دەلکێنی بەمە ئەم دەلکێنی بۆ ئەم دەکەی باساس بۆ ئەو دەکەی باساس بۆ ئەم ئیتر ئەمە جۆرەك لە یاری دروست دەبێت. یعنی ئەگەر لێرە فەرەزەن پرسیارەکە یعنی کەسێک بیکردایە کە بڵێن هەر لە ناو ئەو نظامی وتاربێژیایە ئاوا وەڵام دەدرایەوە ئەویشی ئەتیادی ئەوەی کە بەرامبەرەکە مقنا دەبوو بە مەوزوعەکە. و ئێوە لەوانەیە زۆرێک لە وتارانەی کە لەبارەی مۆزوعی دیموکراسی و کۆمەلگای مەدەنی و زەمانێک دەنووسران ئەمەتان زۆر خوێندە بێتەوە و لەگەڵیشیان ڕۆشت بن و بەبێ ئەوەی ئاسان بیرکەنەوە ئەرێ باشە ئەمە لێرا وا دەڵێ و کەچی لەو لاشەوە وا دەڵێ. وەکو وایە بڵێ بەبێ دەوڵەت نەتەوە نییە، بەبێ نەتەوەش دەوڵەت نییە. ئەی ئەمە یانی چی بەبێ نەتەوە دەوڵەت نییە و بەبێ دەوڵەت نەتەوە؟ کامیان دەبێ هەبێت تا ئەویتریان هەبێت، کامیان وابەستەیە بە ویتریانەوە بوونی. دەبێت یەکێکیان جێگیر بێ ئەویتری لەسەر دامەزرێت. بەس لێرە هەر یەکەیان لەسەر ئەویتر تۆ دەتوانی دایمەزرێت.